کەرتی پیشەسازیدا هەیە و کارگیان لەسەر کراوەتەوە و کاریشیان بۆ کراوە. کەرتی پیشەسازی من بۆم باسکردن بە کورتی و بەخبوختیەکەی کە چ گۆڕانکاریکی بەسراتەوە بە تایبەت لە کابینەی نوێمیشدا، بەڵام بە پێویست ێزانم کە لە بەڕێز تەیب کەژڕۆژ بپرسم کە بەڕێوەبەری گەشەپێدانی پیشەسازی هەولێرە و جێنابیان لە نزیکەوە لە ناو کارتەکەدان و ئەزانن کاریگەریەکانی چەندێک ئەبێت لە هەرێمی کوردستان، بەڕێز تەیب ئەم کاتت باش سڵاوت لێبێت. ئەم گۆڕانکاری لە کەرتی پیشەسازیدا کراوە بە تایبەت لە کابینەی نوێمدا کاریگەری چییە بێت لەسەر ئابووری هەرێمی کوردستان بەگشتی و لەسەر دۆخی هەرێمی کوردستانیش؟ بەڵێ زۆر سپاس. تاوان وەکو معلومە لای جەنابتان لە هێلە گشتیەکانی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستاندا هاتووە کە گرنگیدانی زیاتر بە کەرتە نانەوتیەکانی یان کەرتە ئابوووریەکانی وەکو کەرتی پیشەسازی، کەرتی کشت و کاڵ و گەشت و گوزار بدرێ. بۆیەش خۆشبەختانە لە بیداەتی دەست بەکاربوونی کابینەی نوێمەوە هەولی جدی درراوە بۆ کارکردن لەسەر بەرەو پێشبردننی کەرتی پیشەسازی و ئەمەش لە ڕێگای دابینکردنی یان کارکردن لەسەر ئەو فاکتەرانەی کە پێویستن بۆ بەرهەمهێنان و ئەو فاکتەرانەی کە پێویستن بۆ دامەزراندنی کارگە بە نەتیجە کە بەرهەمی ناوخۆ هەبوو دواتر بگاتە مەرحەلەک بەڕاستی کە بگاتە مەرحەلەی هەناردەکردن کە خۆشبەختانە وەکو بەڕێزیشتان ئێستا باستان کرد کە چەند بەرهەمێکمان هەیە کە هەناردە دەکرێت بەهۆی ئەو گرنگیدانەی کە هەموو وەزارەت و دەستە و لایەنە پەیوەنددارەکان پێکەوە بە تەوجیهی لە سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان و بە تەوجیهی تایبەت لە لایەن بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەو لایەنانە کار دەکەن بۆ فراهەمکردن و بۆ بەجێگەیاندنی ئەو فاکتەرانەی کە پێویستن بۆ بەرهەمهێنان پێویستن بۆ دامەزراندنی کارگەکان. باشە بەڕستی پێدانی مۆڵەت بەکردنەوەی کارگە و دامەزراندنی کارگەکان چ کاریگەری و یاخود چ گۆڕانکاریەکی دروست کردووە و چ گۆڕانکاریێکی بەخۆیەوە بینیوە؟ ئایا زیاتر بووە کەمتر بووە مۆڵەت پێدانی کارگە؟ بەڵێ بە تاکید مۆڵەت پێدانی کارگەکان زیاتر بووە، وەکو ئاشکراشە کە یەکێک لە ئامانجەکانی دامەزراندنی کارگە سەرڕای ئەوەی کە بەرهەمی ناوخۆ زیاد دەکا، بەڵام هەدەفە گرنگەکەش ئەوەیە کەوا بگاتە مەرحەلەی تەزدیر بەڕاستی بۆ ئەوەی کە لە کەمیەی ئەو هاوردەی کە دێتە ناو هەرێمی کوردستان کەم بکرێتەوە، بەلکو ئەو بەرهەمانەی خۆمان کە هەیە جێ بگرێتەوە. وەکو دەزانین هاوردەکردنی کەلوپەل ئەوە سەرمایە یان پارەی ناوخۆی دەباتە دەرەوە، بەڵام تەزدیر یان هەناردەی کەلوپەل ئەو عملیە عکس دەکاتەوە دەکات ئەو عملە سەعبەی کە لە هەرێم هەیە لە وڵات هەیە بەڕاستی هەر مداوەلە لە ناو هەرێم بکەوە لە ناوخۆی هەرێمی کوردستان ئیسفادەی لێ بکە. و خاڵێکی تریش کە ئەوەی کە لەو کابینە تەرکیزی لەسەر دەکرێت بەڕاستی ڕەخساندنی هەلی کارە بۆ خەلکانی خۆمان، بۆ گەنجانی خۆمان، ئەویش بە پێی بڕیاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی ژمارە 172 کە ماوەی ساڵێک مۆلەت درا پرۆژە جیاوازەکان بۆ ئەوەی خۆیان بگونجێن لەگەر ئەو بڕیارە کە دەبێت 175 ئەو کەسانە کە لەو پرۆژانە کار دەکەن خۆمالی بن، 125 خەلکی بیانی بن. ئەوەش بەڕاستی ئەمە لە لای خۆمانەوە لە وەزارەتی بازرگانی پیشەسازی کارمان لەسەر کردووە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی تری وەکو وەزارەتی کار، وەکو وەزارەتی شارەوانی، وەزارەتی دارایی، وەزارەتی ناوخۆ کە ئەو بڕیارە وەکو خۆی جێبەجێ بکەین بۆی بە نەتیجە خەلکانی خۆمان، گەنجانی خۆمان ئیسفادەی لێ بکەن. بەڵام هەدەفی ڕئیسی وەکو باسم کرد لە سناعە و دەتوانین برێن هەناردەکردن یەکە لە مؤشرەکانی بەقووەتی کەرتی پیشەسازی هەر وڵاتە کە دیتر تەزدیری هەبوو لە سناعە ئەوە نیشانەی ئەوەیە کە سناعەکەی بەقووەتە، کاوەریەکەی بەقووەتە. ئەمەش وەکو دەستپێک زۆر مادەمان هەیە هەناردەیان دەکەن کە نزیکەی 20 مادەک دەبێت. ئەو مادانە زیاترچین بە تایبەت بەڕێستەی کە لە هەولێر بەرهەمی کارگەکان واتە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستانن، زیاتر چ بابەتێکن؟ بەڵێ دەتوانم باسی ئەوە بکەم بە کورتی. بەڵێ بەرهەممان هەیە، بەرهەمی ڕۆنی ئۆتۆمبیل هەناردە دەکرێت، بەرهەمی قیڕی شل هەناردە دەکرێت، هەندێک بەرهەمی خواردەمەنی، شیرنەمەنی و خواردنی معلب هەناردە دەکرێت و بەهارات هەناردە دەکرێت. سەرڕای چەندین بابەتی تکەی وەکو جامی سکوریت و معالجەکرا و هەناردە دەکرێت و چەند بابەتی تریش بەڕاستی
کە ئەوە دەتوانێت بێن وەکو حەجەر ئەساسێک تەماشای بکرێ لێرەوە ئیشی زیاتر بکرێ لەلایەنە پەیوەنددارەکان بۆ ئەوی پەرەی زیاتر بە هەناردە بدرێ وەکو باسم کرد چەند هەناردە زیاتر بی ئەوەندەوە دەکات کە هەلی کاری زیاتریش دروست بیوە بە نەتیجە بە شێوەیەکی تر دەتوانم بڵێم پێشکەوتنی کەرتی پیشەسازی وا دەکات کەرتەکانی تریش لەگەرە خۆی بەڕاستی بەگەڕ بێخی بۆ نمونە ئەگەر کەرتی پیشەسازی پێشکەوتوو بوو وا دەکات کەرتی کشتتوکالیش بەڕاستی پێشکەوتوبی بۆ چکە کەرتی پیشەسازی پێویستی بە مادەی ئەوەلیە کەرەستەی خاوە لە کەرتی کشتتوکال وەبرگی بۆیە پێشکەوتنی کەرتی پیشەسازی سەرڕای ڕەخساندنی هەلی کار سەرڕای زیاتری بەرهەمیناهۆ وا دەکات کە کەرتەکانی تریش لەگە خۆی بژێنتەوە هەروەها هەناردەش هەبی کە عملەی سەعب بگەڕێتەوە بۆ ناو وڵات. باشە پلان و پرۆژەتان چییە بۆی کە بۆ ئەم ساڵ پرۆژەی زیاتر کارگەی زیاتر دامەزرێت لە بوارە جیاوازەکاندا و خزمەت بە کەرتی پیشەسازی بکات؟ ئایا لە کاتی تۆمارکردنیان و لە پێشکەشکردنی خزمەت گوزاری ئەو کاراستانیانە چییە بێت بۆ ئەوە؟ ئەوەی کە مەهامی یەک لە مەهامەکانی وەزارەتی مە بەڕاستی پێدانی مۆلەتە ئێمەش وە پێدانی مۆلەتە بە پرۆژە پیشەسازیەکان هاوشانی دەستەی وەبەرهێنانیش ئەوانیش پرۆژەی پیشەسازی مۆلەت دەدەن. بەڕاستی ئێمە هەموو ئاسانکاریەک دەکەین بۆ سەرمایه‌داران بۆ خاوەنکاران بۆ ئەو کەسانە کە بیانەوێ کارگە دابنێن و یەک خاڵی تریش هەیە بەڕاستی دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەوەی کە بەو چەند ساڵەی دوایی تێبینیم کردووە و وەکو تەجروبەی خۆمان بەڕاستی هەندێک کارگە ئەمە احتمامیان پێ دەدەین و ئاساکاریشان بۆ دەکەین ئەو کارگانن کە کارگەی ریسایکلینیان پێ دەدەین واتە ئەو کارگانەی کە ئەو مادە و کەلوپەل و پاشمەوە فرێدراوانە وەکو مادەی ئەوەلی خۆیان بەکار دەینن ئەوە احتمامێکی زیاتریان پێ دەرێ و چەندین کارگەی واش دامەزرا لە هەولێر و لە پارێزگاکانی تریش بەڕاستی ئەگەر کارگەی تەبیعی نۆرمال یەک هەدەفی هەبی کە بریتە لە هەدەفە اقتصادیەکە یان دروستکردنی هەلی کار بەڵام ئەو کارگانە کە لە ریسایکلین ئیش دەکەن ئەوە بوعدێکی ژینگەییشیان هەیە بەڕاستی سەرەڕای بوعدە اقتصادیەکەی بوعدێکی ژینگەییشیان هەیە کەوە دەکەن لەگەر ئەوەی کە ئیش دەکەن و بەرهەمی ناوخۆ زیاد دەکەن لە هەمان کاتیشدا دەبنە فاکتەرێک بۆ خاوێنکردنەوەی ژینگە چکە وەکو باوە هەموو کات وا باز دەکرێت کە سناعە دژە هەموو کات لەگە ژینگە بەڵام لەو حالەتە دەکرێت ئەو خاڵە پێچوانە بکەینەوە کە هەم سناعەکە پێش بکەوی هەمیش دەکرێت ئەو کارگانە ببنە سەبەبێک بۆ خاوێنکردنەوەی ژینگە. بەڕێست تەیبکەژۆ بەڕێوەبەری گەشەپێجانی پیشەسازی هەولێر ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بسپاس بۆ بەڕێستان.